سڵاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی ئاڕۆیانی ئەوکارم لە خزمەتەوە عزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەمبە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی تەبلیغی بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە بانا. مانگرتن لە خواردنی پەرهەم پەروەری لە زیندانی ئیرانشار. داخوازی دایکی پژمان فاتحی بۆ پێدانی تەرمی ڕۆڵەکەی. برینداربوونی 5 کۆڵبەر لە شارەکانی بانا و شاهۆ. سەپاندنی سزای 6 ساڵ زیندان بەسەر چالاکێکی سیاسی. دابەزینی ڕێژەی ژنانی شاغڵ لە ئێران. ڕێپێوانی دژبەرانی فاشیزم لە چەند شاری ئاڵمان و خۆپێشاندانی خەڵکی ئارژانتین و تێکەڵچوونیان لەگەڵ پۆلیس. درێژەی هەواڵەکان. چالاکی تەبلیغی بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە بانا. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی یەکشەمە 15 ڕێبەندان کۆمەڵێک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری بانا بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە چالاکیان ئەنجامدا. بەپێی ڕاپۆرتە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری بانا بە بڵاوکردنەوەی تراکت و کۆبوونەوە لەسەر مەزاری گیانبەختکردووانی ڕێگای ئازادی و بەرابەری چوون بە پێشوازی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. ئامادەبووان لەسەر مەزاری هاوڕێیان عەبدوڵڵا مەولەوی و سیروان ئەنوەری کۆبوونەوە و وێڕای نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئامانجیە و گیانبەختکردوانە مەزارەکانیان بە دروشمەکانی ژن ژیان ئازادی، بژی سۆسیالیزم، بژی کۆمەڵە، بژی 26 ڕێبەندان و بژی خەباتی قارەمانانەی خەڵکی کوردستان ڕازاندەوە. مانگرتن لە خواردنی پەرهەم پەروەری لە زیندانی ئێرانشار. پەرهەم پەروەری وەرزشوانی خەڵکی ساقەز کە لە ڕەوتی شۆڕشی ژینا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بە 15 ساڵ زیندان مەحکوم کرا، ماوە یەک هەفتەیە دژ بە دۆخی خراپی زیندانمانی لە خواردن گرتووە. بەپێی زانیاریەکان پەرهەم پەروەری بە هەندێک تۆمەتی بێبنەما بە 15 ساڵ زیندان و 10 ساڵ دوورخرانەوە بۆ ئێرانشار سزادرا. ناوبراو ماوە یەک هەفتەیە لە ناڕەزایەتی بە هەڵسوکەوتی مامورانی زیندان و دۆخی خراپی بێهداشتی و نەبوونی ئیمکاناتی ڕێفاهی لە زیندانی ئێرانشار مانی لە خواردن گرتووە. ئەو بەندکراوە سیاسیە لە نێو بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان ڕاگیراوە و لە دۆخێکی زۆر خراپدایە. داخوازی دایکی پژمان فاتحی بۆ پێدانی تەرمی ڕۆڵەکەی. ڕۆژی شەمە 14 ڕێبەندان ئەفسانە یوسفی دایکی هەمیشە زیندوو پژمان فاتحی لە پەیامێکی ڤیدیۆیی داوای لە برپەرسانی قەزای کۆماری ئیسلامی کرد تەرمی ڕۆڵەکەی ڕادەستکەن تاکو لە نزیک خۆیانەوە بینێژ. دای ئەفسانە لە پەیامێکدا دەڵێت من ئەفسانە یوسفیم دایکی شەهید پژمان فاتحی. نوێی ڕێبەندانی 1402 هەتاوی ڕۆڵەکەمتان ئیعدام کرد. ئێستا داوای تەرمی کوڕەکەم دەکەم تاکو مەزار و ناو نیشانێکی بێت و بتوانم قەبرەکەی پیشانی سەباحی کوڕی بدە. ڕۆژی دووشەمە نوێی ڕێبەندان 4 بەندکراوی کورد بە ناوەکانی موحسین مەزلوم، وەفا ئازەربار، پژمان فاتحی و محەممەد فەرامەردی پاش 19 مانگ بێسەر و شوێنکرانی بە ئەنقاست بە دوایین دیدار لەگە بنەماڵەکانیان لە سێدارە دران. ڕۆژی دەی ڕێبەندان 14 شاری کوردستان دژ بە ئێدامی و 4 بەندکراوە سیاسی ئەمانیان گرت و لەگەڵ بنەماڵی قوربانیاندا هاو خەمیان دەربڕی. برینداربوونی 5 کۆڵبەر لە سنوورەکانی شاری بانە و شاهۆ. ڕۆژی شەمە 14 ڕێبەندان 2 کۆڵبەری خەڵکی دیواندەرە بە ناوەکانی محەممەد ئەمین ڕۆستەمی تەمەن 30 ساڵ و دیاکۆ محەممەدی تەمەن 17 ساڵ بە تەقێزەکانی ڕژیم لە سنووری بانا بریندار کرا. هەروەها 3 کۆڵبەر لە ڕووداوێکی هاتوچۆ لە نزیک شارستانی شاهۆ بریندار بوون کە ناسناوی 2 کەسیان بریتیە لە مێهدی سالم و خەلیل مسری. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز محەممەد ئەمین ڕۆستەمی لاقی لە چەند لاوە بە سەختی بریندار و بەهۆی خراپیباری تەندروستی ڕەوانەی بەشی تایبەتی نەخۆشخانە کراوە. لەلایەکی دیکەوە هەمان ڕۆژ کۆڵبەرێکی مێرمنداڵی تەمەن 17 ساڵ لە سنووری سەیرانبەند بە فیشەکی ساچمەی پێکراوە ڕەوانەی نەخۆشخانە کراوە. هەروەها ئۆتۆمۆبیلی هەڵگری کۆڵبەران لە نزیکی شارستانی شاهۆ خۆی کێشاوە بۆ ئۆتۆمۆبیلێکی پژۆ و بەهۆیەوە 3 کەسی خەڵکی سەلاسی باوەجانی بریندار بوون کە ناوی 2 کەسیان بریتیە لە مێهدی سالم و خەلیل مسری.
هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر بنەماڵەی قوربانیانی فڕۆکەی ئۆکراینی. ڕۆژی شەممە چواردەی ڕێبەندان سەرکوتگەرانی ڕژیم هێرشیان کردە سەر کۆبوونەوەی ناڕەزایەتی بنەماڵەی قوربانیانی فڕۆکەی ئۆکراینی و کۆبوونەوەکەیان تێکدا. بنەماڵەی قوربانیان لە بەردەم دەفتەری کۆمیساریای مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان لە تارانگردبوونەوەیەکیان لە ناڕەزایەتی دژ بە سەفەری نەدانەشیف جێگری سەرۆکی و ڕێکخراوەیە بۆ ئێران ئەنجامدا و خوازیاری هەڵوەشاندنەوەی سەفەریە و بەرپرسە بۆ ئێران بوون. بەشداربووان ئاماژەیان بە پێکانی فڕۆکە ئۆکراینیەکە لەلایەن سوپای پاسدارانەوە کرد و ڕایانگەیاندووە ئەگەر بۆ هەموو مەترسیەوە هێشتا ئەوێت سەفەری ئێران بکات پێویستە تەنیا لەگەڵ بنەماڵەی دیلەکانی دەستی کۆماری ئیسلامی و ئەو بەندکراوانەی مەترسی ئێعدامیان لەسەرە کۆ ببێتەوە. ڕووخاندنی ماڵی شارۆمەندانی بەلوچ لە چابەهار. شەوی پێنجشەمە 12 ڕێبەندان مامورانی شارەداری و هێزەکانی سوپای پاسداران بە چەند ئۆتۆمۆبیلی نظامیەوە هێرشیان بردوێتە سەر ماڵی خەڵک لە ناوچەکانی میرابادی چابەهار و وێڕای بێڕێزیکردن ماڵەکانیان بەسەریاندا ڕووخاندووە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حالبەش هێزەکانی سوپای پاسداران کاتێک لەگەڵ بەرگری ژنانی بەلوچ بەرەو ڕووبوونەتەوە لە شۆکێری بەرقی و بێڕێزی بۆ چۆڵکردن و ڕووخاندنی ماڵەکانیان کەڵکیان وەرگرتووە. پێشتریش لە چەند ناوچەی پراوێزنشینی دیکەی چابەهار سوپای پاسداران و شارەداری ئەو شارە بە بێ بەڵگەی قەزایی خان و کەپەری خەڵکی هەژاریان ڕووخاندبوو. گیان لەدەستانی دووکرێکار لە شارستانی پاسارگاد. ڕۆژی شەممە 14 ڕێبەندانی 1402 هەتاوی بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار دووکرێکار بەهۆی گازگرتووی لە شارستانی پاسارگاد گیانیان لەدەستە. بە پێی راپۆرتەکان دووکرێکاری تەمەن 60 و 22 ساڵ لە گوڵخانەیەکی شارستانی پاسارگاد کاریان کردووە کە بەهۆی دزەکردنی گازی مۆنۆکسیدی کەربۆن تووشیان ئاسەتەنگی بوون و گیانیان لەدەستە. سەپاندنی سزای 6 ساڵ زیندان بەسەر چالاکێکی سیاسی. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ چالاکێکی سیاسی خەڵکی تاران بە ناوی غوڵام ڕەزا بەرمایە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 6 ساڵ زیندان مەحکوم کراوە و ئەگەر مادەی 134 بۆ جێبەجێ بکرێت 3 ساڵی بۆ چێتە بواری جێبەجێکردانەوە. غوڵام ڕەزا بەرمایە لە ڕێکەوتی 25 ڕازبەر 1402 بە تۆمەتی ئەندامەتی لە گروپی نایاسایی و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەی دەست بەسەر و بۆ هەر یەک لەو تۆمەتانە بە 3 ساڵ زیندان سزادرا. ناوبراو نەخۆشی پارکینسونی هەیەوە و نابێت لە زیندان بمێنێتەوە، بەڵام ئەگەری هەیە بە پێی مادەی 134 یاسای سزادانی ئیسلامی سزای 3 ساڵی بۆ جێبەجێ بکرێت. تالیقی 5 خوێندکاری زانکۆی سوورە بۆ یەکترمی دیکە. بە پێی راپۆرتی شۆڕای سنفی خوێندکارانی ئێران 5 خوێندکاری زانکۆی سوورە بە بیانەوەی بێبنەما پێشناونووسی ترمی تازە تالیق کراوە. بە پێی راپۆرتی ئەو شۆڕای سنفیە ڕەوەندێکی نایاسایی لە زانکۆکانی ئێران دەستی پێکردووە و بەبێ بەڕێوەچوونی جەلسەی کۆمیتەی ئینزیباتی و بەبێ ئەوەی کە بتوانن مافی بەرگری لێ خۆیانە بێت لەلایەن جێگری فەرەنگی زانکۆوە لە ڕێگەی پەیوەندیەکی تەلەفۆنیەوە لە درێژەدان بە پرۆسەی خوێندن بێبەش دەکرێت. دابەزینی ڕێژەی ژنانی شاغڵ لە ئێران. بە پێی ئاماری تۆڕە کۆمەڵاتیەکان ببورن بە پێی ئامارە تۆمارکراوەکانی وەرزی پاییزی 1402 جەمیەتی ژنانی شاغڵ لە ئێران تەنیا 4 ملیۆن کەسە، بەڵام جەمیەتی پیاوانی شاغڵ سەروی 21 ملیۆن کەسە. بە پێی ئەو راپۆرتە پشکی ژنان لە بازاڕی کاری ئێران تەنیا 16 لە سەد و پیاوان 84 لە سەدە. نرخی بێکاری ژنان لە چاو پیاوان زیاتر لە 2 هێندەواتە 14 لە سەدە. لە حاڵێکدا لە نێو پیاوان 6 لە سەد تۆمارکراوە. هەروەها زیاتر لە 70 لە سەدی ژنانی بێکار دەرچووی زانکۆ و پسپۆڕن و پێشبینی دەکرێت دۆخی بێکاری ژنان لە ساڵی 1403دا خراپتر ببێت. ڕێپێوانی دژبەرانی فاشیزم لە چەند شاری ئاڵمان. ڕۆژی شەممە 14 ڕێبەندان هەزاران کەس لە چەند شاری ئاڵمان بۆ جارێکی دیکە دژ بە سەرهەڵدانی دووبارەی فاشیزم لە وڵاتە خۆپێشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان
تەنیا لە شاری بەرلین زیاتر لە 15,000 شارۆمەندی ئەڵمانی لە بەردەم پارلەمانی دەوڵاتی فێدەراڵدا کۆبوونەتەوە. بەشداربووان ناڕەزایەتی خۆیان لە هەڵسوکەوتەکانی دەوڵات لەگەڵ پەنابەران نیشاندا و کۆبوونەوەی دوو حیزبی ڕاستڕەوی ئالتەرناتیڤ بۆ ئەڵمان و نێوەنازیەکانیان بە توندی شەرمەزار کرد. شانی باسە کە هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ دەڵێن کە لە شارە جۆراوجۆرەکانی ئەڵمان زیاتر لە 300,000 کەس خۆپێشاندانیان کردووە. خۆپێشاندانی خەڵکی ئەرژانتین و تێکهەڵچوونەکانیان لەگەڵ پۆلیس. ڕۆژی هەینی 13 ڕێبەندان هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی دانوستانی نوێنەرانی مەجلیسی ئەرژانتین بۆ پەسەندکردنی گۆڕانکاریەکانی خاوێر میلی. خەڵکی ناڕازی ئەرژانتین لە چەند شاریە وڵاتە ڕژانە سەر شەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەڕاتن. خۆپێشاندانەکەی ڕۆژی هەینی دووهەم گەورەترین خۆپیشاندانی دژبەرانی خاوێر میلی لە ئەرژانتینە و هێزەکانی پۆلیس بە شێوەیەکی وحشیانە هێرشیان کردوتە سەر خۆپێشاندەران و چەندین کەسیان بریندار کردووە. بەرنامەی سەرۆکۆماری نوێی ئەرژانتین بۆ وەرە جیاوازەکانی وەکو خصوصی سازی، فەرهەنگی، کۆمەڵایەتی، ئابووری، یاسای قەزایی، هاوسەرگیری و جیابوونەوە و تەنانەت تیمە وەرزشوانەکانی فوتباڵ ئەگرێتەوە. شایانی باسەکە لە ئێستادا نرخی هەڵاوسانی ساڵانەی وڵاتە زیاتر لە 200% و ڕێژەی هەژاری سنووری 40% تێپەڕان. وا دوایین هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی 46 کەس بەهۆی ئاگرگرتنی جەنگەڵەکان لە شیلی. بەرپرسانی دەوڵەتی شیلی ڕۆژی شەمە 14 ڕێبەندان ڕایانگەاند بەهۆی ئاگرگرتنی جەنگەڵەکانی وڵاتە تا ئێستا 46 کەس گیانیان لەدەستداوە. گابریێل بۆریچ سەرۆکۆماری شیلی لە ناوەند و باشووری وڵاتە بارینە ئاسایی ڕاگەاندووە. گۆڕانکاریەکانی کەشوهەوا، هەوای گەرم و وشک بە 40 پلەی سلێزی بووەتە هۆی تەشەنەکردنی ئاگرەکە بۆ ناوچەکانی دیکە و کۆنتڕۆڵکردنی زۆرئاستەم بووە. لە ئێستادا ئاگر لە 92 ناوچەی جەنگەڵی کەوتوتەوە و ئەگەری هەیە ڕێژەی قوربانیان بڕواتە سەرترەوە. بینەرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانتان پێشکەشکرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەتە.